وەرزی دوورینی گەنم لە دەڤەری بەردەڕاژ دەستی پێکرد، بەڵام ئەمساڵ لە پێشوادەی خۆی جوتیاران خەریکی دوورینەوەی گەنمەکانیانن. لە قەزای بەردەڕەش ئەلعان دەڕاست بڵێن وەرزی گەنم دۆیە دەدورێتەوە، یعنی ئەو هەموو سارێ دەی شەش دوورنەی هەبوو، بەس ئەو ساڵ دەی پێنج پازەی پێنج دەست پێ کردیە لەبەر بێبارانی دنیا گەرم. ئەلعان چیسەلا لێدایە چیسەلا لێدایە باوەڕ بکە، یعنی پوچەلی کردیە هیچ ئەوەی نییە، سەتای چل بڕیت، یعنی سەتای سی چیسەلی ئەو ساڵەکە سبحان الله کەنوکە عالم گەلە نۆبێژنەیەکی داخلێتە چەند کرد، بێژنە کویسەلێتە یەک و چەند کرد، ئەنو کویسەلە هەندی زۆرە، بێژن کویسەلە یەک و چەند کرد، کویسەلە گەلە ڕێژەوە ئەکە بێژمەتە هەندیەوە داخلیە باسیت بنیۆ داخلەوە، یعنی قەزا ئاکرێ و قەسروک و دەوروبەرێت بەردەڕەشە وێ منطقی و ئەکە چ داواکاریەک ژی مەقسەد فەلاح بکەتم خودێکە حکومەت هۆریۆ خۆ لێ بدەتە بچەک سعرێ داخلە بلنکان گەلە بۆشە سعرێ داخلە ئەو ساڵەکە زێدات کێمن، یعنی 610 بوتەنە ڕقەمیە کە خودێت زۆنیت نۆگەهیتە ربعك حقيق أو حقيق لمصرف كده علاقات رقم دو رقم يك حساب كان رقم سي رقم دو حساب كان ئەمساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارین و هەبوونی ژمارەیەکی زۆر لە کیسەلا زەرەر و زیانێکی زۆری بە بەروبوومی جوتیاران گەیاندووە. لە سنووری قەزای بەردەڕەش زیاتر لە 200,000 دۆنم بەگەنم چێندراوە، 80% ئەو ڕووبەرەی بەگەنم چێندراوە ناتوانێت ئاودێری بکرێت یان بەروبوومەکان ئاو بدەن، تەنها پشت بە باران دەبەستێت. بەداخەوە بۆ ئەم ساڵش بارانەکە ئەو تۆ نەبوو کە جوتیاران بتوانن بەرهەمەکانیان بە درستی بدورنەوە. ئەوە چەند ڕۆژێکە، ینی ماوەی چەند ڕۆژێکە دەستیان بە دوورینەوەی گەنم کردووە، وەرزی دوورینەوەی گەنمیان پێش خستووە لەبەر ئەوەی گەنمەکانیان هوشک بووە. ئەو جوتیارانێک کە گەنمەکانیان دەدورنەوە ئێستا بەرهەمێکی ئەو تۆ ناکات بڵێن لە چاو ساڵانی کە باش بێتن، تەنها ئەوەندە دێنێتەوە ئەو بنەتۆیەکان یان زیاتر لە بنەتۆیەکان دەگاتێت کە زەرێکی زۆرە بۆ جوتیارانمان. جوتیاران داوای قەرەبوو و ساغکردنەوەی بەرهەمەکانیان دەکەن لە ڕووی بەرزکردنەوەی نرخی سایلۆکان، چونکە ئەوان تێچوویەکی زۆریان کردووە و بەرهەمێکی کەمیان بۆ هاتووە. ویداد ئەمین، خانی نیوز، دەڤەری بەردەڕەش.